ڕێکەوتی نۆی جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ناسر حەیدەری و هاوڕێ فوئاد تەیری بە هۆی تەقینەوەی مینی چێندراوی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەی سەلاس و باوەجانی کرماشان گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ناسر حەیدەری ساڵی 1342 تاوی لە شاری پاوە لەدایک بوو. بەهاری ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ناسر فەرماندەی دەستە و ئەندامی لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ فوئاد تەیری ساڵی 1338 تاوی لە شاری پاوە لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فوئاد ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی نۆی جۆزەردانی ساڵی 1365 هەتاوی هاوڕێ ڕەعوف مەحموودی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە جەریانی بەڕێوەبردننی مەعموریەتێکی تەشکیلاتی لە ئاوایی بۆیەن سەر بە ناوچەی بانە کەوتە بەر دەستڕێژی هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەعوف مەحموودی لە شاری بانە لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەعوف ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی نۆی جۆزەردانی ساڵی 1366 هەتاوی چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاک فوئاد لە ئاوایی سەڵەسی هەڵکەوتوو لە 5 کیلومتری پادگانی مەریوان لەگەڵی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی کاریان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند و پاشەکشەیان پێکردن. لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عەلی ئەزغەر موعتەمەدی و هاوڕێ عوسمان حەقیقەت گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عەلی ئەزغەر موعتەمەدی ناسراو بە ئەمیر کامیاران ساڵی 1345 تاوی لە ئاوایی ئەڵک سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ناوچەی مەریوان سازماندرا. هاوڕێ عوسمان حەقیقەت ناسراو بە دوکتور عوسمان ساڵی 1334 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. هەر لەو شارە بڕوانامەی دیپلۆمی لە بواری بێهیاری وەرگرت. ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عوسمان لە ماوەی پێشمەرگایەتیدا چەندین بەرپرسایەتی لەوانە بەرپرسی پزیشکی، بەرپرسی سیاسی گوردان و بەرپرسی دەستەی سازماندەی خاو میراوای پێسپاردرا و ساڵی 1365 تاوی لە سمیناری ئەندامانی ناوچەی مەریوان وەک ئەندامی کومیتەی ناوچە هەڵبژێردرا. ڕێکەوتی دەی جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی هاوڕێ ئامینە حوسەینی ژنە شۆڕژێڕی کوردستانی ڕۆژهەڵات
بەهۆی ئاسەواری ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامی لە نەخۆشخانەی تەورێز ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ئامینە حوسەینی ساڵی 1315 تاوی لە ئاوایی داراوێ سەر بە شاری سەقز دەدەیت بوو. هاوڕێ ئامینە یەکێک لەو ژنە تێکۆشەرانە بوو کە لە هەموو کاتدا یارمەتیدەری پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. بەهۆی شناسایی کرانیەوە لەلایەن هێزەکانی ڕژیم لە ئاوایی شێغلەر سەر بە ناوچەی بۆکان دەست بەسەر کرا. ڕێکەوتی دەی جوێزەردانی ساڵی 1366 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 26 سەقز لە نزیک ئاوایی قشلاقی ساڵحبەگ سەر بە شاری سەقز لەگەڵی هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا چەند کەس لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. هێزی یارمەتیدەری کۆماری ئیسلامی لە ناو شار و پایەگاکانی ناوچەکەوە ئەو شوێنەیان خۆمپارەباران کرد. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ساڵح ئەحمەدی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ساڵح ئەحمەدی ناسراو بە ساڵح سنا ساڵی 1341 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1365 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 11 جوێزەردانی ساڵی 1363 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی حەوتاش لە بەشی سەرشیوی سەقز کەوتنە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و لە جەریانی ئەم کەمینەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ فاتح ڕۆحانی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ فاتح ڕۆحانی ساڵی 1340 تاوی لە شاری سنا لەدایک بوو. کاتی هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر بزوتنەوەی شۆڕە ژێرانەی کوردستان پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوای پاشەکشەی ڕژیم لە ساڵی 1358 تاوی گەڕایەوە شاری سنە و لە بنکەکانی شاری سنەدا چالاکی خۆی درێژە پێدا. پاش شەڕی 24 ڕۆژەی شاری سنە بۆ جارێکی دیکە گەڕایەوە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 12 جوێزەردانی ساڵی 1359 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێت جەبار دادای نیژاد لە زیندانی شاری سنا تیرباران کرد. هاوڕێت جەبار دادای نیژاد ساڵی 1337 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە کرد. ساڵی 1358 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 12 جوێزەردانی ساڵی 1362 هەتاوی هەواڵێک شاری مەهاباد و ناوچەکەی هەژاند. لەو ڕۆژەدا خەڵکی مەهاباد ڕووبەڕووی ڕاگەیاندراوێک بوونەوە کە لەلایەن فەرماندەی ئەو شارە بڵاو کرایەوە. لەو ڕاگەیاندراوەدا
ناوی 59 لاوی تێکۆشەری کورد هاتبوو کە بەهۆی لایەنگری لە حیزبە کوردیەکان ئێعدام کرابوو. فەرماندەی ئەو کاتەی مەهاباد حەمید ڕەزا جەلایی پور بڕیاری بڵاوکردنەوەی ئەو ڕاگەیاندراوەی لە نێو شار دابوو. زۆربەی ئەو لاوە تێکۆشەرانە لە 2 مانگی ئەوەڵی ساڵی 1362 تاوی واتە خاکەلێوە و گوڵان دەست بەسەر کرابوون. چەند کەسیان تەمەنیان ژێرە 18 ساڵ بوو لە دەبیرستان دایان خوێند کە ئەم 59 کەسە بریتین لە هاوڕێیان مەلا حەسەن لاجەوەردی، عەلی ساڵحی، عەلی غەوارە، مستەفا فەقری، شوکری نادری، ساڵح مامڕەحمانی، مەحموود سەید مەحمودی، کەریم کاوە، یوسف حەسەنزادە، سولەیمان حەسەنزادە، ئەحمەد ئەمینی، محەممەد فاڕۆق بازیار، یوسف حەبیب پەنا، کەریم ڕەحیمیان، کەماڵ کەریمی، باقی کەریمی، ئینشاءڵڵا نادری، ئەبوبەکر شوکری، خدر ڕەنگینی، عەلی باژیان، مەحموود سەلیمی، ڕەحمان خزری پور، ئەحمەد کەهڕوبی، مەقسوود مەحمودی، ساڵح فەرهودی، کامران زائیر حیجازی، عەلی ئابادە، سیامەک سەقزی، عەباس یوسفی، حوسێن کەڵهوڕی، ئەحمەد مەحموود کەندوو، محەممەد ئەمین ئەحمەدی، مەنسوور جەناح، وەفا ئەلیاسی، محەممەد مەسعودی، محەممەد ئەبوبەکری، فەرەیدون شەنگە، خالید سەفایی، ئیبراهیم ئەحمەدی، خالید ڕەحیمی، حەسان ڕەحیمیان، کەماڵ چاوشینی، یوسف ئەیازی، خالق بارزانی، مستەفا ئیسمەتی، عەلی گوڵپەرست، ڕەحمان ڕەحیمی، عەبدوڵڵا تەحریریان، عەلی مەزنا، کازم خاتوونی، عەباس حوسەینپور، محەممەد حوسەینزادە، مەحموود درێزەیی، هومایون نیلوفەری، محەممەد ئەمین سەفا، محەممەد عەلیاڵی، عەلی بانەیان، حەسەن جەهانبین و غوڵام ڕەزا بارزی. لێرەدا ژیان نامەی ئەو تێکۆشەرانەی کە لە دەستماندایە دەیخوێنینەوە و داواش لە بنەماڵەی ئەم شەهیدە سەربەرزانە دەکەین کە بە ناردنی ژیان نامە و وێنەی ئەم ئازیزانە بەرنامەی ئەستێرەکانی ڕۆژهەڵات دەوڵەمەندترکەن. هاوڕێ محەممەد سەلیمی ناسراو بە سەید محەممەد ساڵی 1342 تاوی لە یەکێک لە ئاوایەکانی ناوچەی گەورکی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵا ئاشنایی پەیدا کرد و خەباتی خۆی لە بەشی تەشکیلات نهێنی شاری مەهاباد وەک بەرپرسی هەستەیەکی نهێنی لەو شارە درێژە پێدا. هاوڕێ باقی کەریمی ناسراو بە هەژار ساڵی 1331 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵا ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1358 تاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵا. لەگەڵ دەستپێکردنی هێرشی دووبارەی ڕژیم بۆ شاری مەهاباد لە ناو شار مایەوە و دەستی کرد بە هەڵسوڕانی نەهێنی و بۆ ماوەی ساڵێک هەڵسوڕان لە ناو شار. ساڵی 1360 تاوی دووبارە پەیوەندی بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە گرت و لە شەڕی ئاوایی قومقەڵا
لە ناوچەی مەهاباد دەستگیر کرا. هاوڕێ محەممەد حوسەین زادە لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین هاوڕێ محەممەد هەڵسوڕانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و لە ڕیزەکانی نهێنی کۆمەڵە لە شاری مەهاباد درێژەی بە چالاکیدا. هاوڕێ حوسەین کەڵهوڕی ساڵی 1341 تاوی لە ئاوایی داشتەمر سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی بەهۆی براکانیەوە لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵا ئاشنایی پەیدا کرد و وەک لایەنگرێکی دڵسۆز بڵاوکراوەکانی کۆمەڵەی لە ناو شاردا بڵاو دەکردەوە. ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی هەستەیەکی نەهێنی لە شاری مەهاباد و پاش ماوەیەک بە بڕیاری تەشکیلات هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم کەڵهوڕی ساڵی 1339 تاوی لە ئاوایی داشتەمر سەر بە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1359 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ کەریم لە ناوچەکانی کامیاران، پیرانشار، سەردەشت و مەهاباد چالاکانە بەشداری کرد. ساڵی 1361 تاوی بۆ مەعموریەتێکی تەشکیلاتی چووە ناو شاری مەهاباد و دوای جێبەجێکردنی مەعموریەتەکەی لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا. دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆر نەیانتوانی کۆڵی پێبدن، بە ناچار ناردیانە زیندانی ورمێ و لەوێش دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆر نەیانتوانی ئێحترافی پێ بکەن. هاوڕێ عەلی قەرەنی ساڵی 1341 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک بۆ کاری ڕێکخراوەیی نێردرا ناو شاری مەهاباد و دواتر لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا. هاوڕێ ئەحمەد ئەمینی ناسراو بە شەدە ساڵی 1341 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری مەهاباد وەرگرت. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە بەشی تەشکیلات نهێنی سازماندرا. ساڵی 1361 تاوی دەستگیر بوو، بەڵام لەبەر ئەوەی هیچ شتێکی تەشکیلاتی نەدەرکاند ئازاد کرا. ڕێکەوتی 12 جوەزەردانی ساڵی 1373 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ نەسیم بیژەنی لە جەریانی تەمرینی نیزامی لە ڕووداوێکی نەخوازراودا گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ نەسیم بیژەنی ساڵی 1356 تاوی لە شاری کرماشان لەدایک بوو. ساڵی 1373 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 12 جوەزەردانی ساڵی 1374 هەتاوی چەند کەس لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە ناو شاری سلەیمانی لە کوردستانی عێراق دوو هاوڕێ و تێکۆشەری کۆمەڵەیان بە ناوەکانی هاوڕێ عوسمان فەرمان و هاوڕێ عوسمان کیانیان تێرۆر کرد. هاوڕێ عوسمان فەرمان ئەندام و کادری لێهاتووی لە مێژینەی کۆمەڵە ساڵی 1348 تاوی لە ئاوایی و لە ژێر سەر بە ناوچەی مەریوان لەدایک. ساڵی 1362 تاوی بەهۆی هەڵسوڕانی سیاسیەوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە شناسایی و پاشان دەستگیر کرا و پاش ماوەیەک لە زیندان ئازاد بوو. ساڵی 1366 تاوی بە بڕیاری کۆمەڵە هاتە ناو ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.
هاوڕێ عوسمان کیانی ئەندامی کۆمەڵە ساڵی 1348 تاوی لە ئاوایی دەرزیان سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و وەک تێکۆشەرێکی ماندوونەناز لە ناو زەحمەت کێشان و خوێندکاراندا درێژەی بە هەڵسوڕان و چالاکی خۆیدا. ساڵی 1370 تاوی بەهۆی شناساییکرانی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە پەیوەندی بە تەشکیلاتی عەلەنی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سێزدەی جۆزەردانی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات هاوڕێ ئەنوەر هاشمی نەسەب پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە بەشی سەرشیوی ناوچەی سەقەز گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەنوەر هاشمی نەسەب ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی سێزدەی جۆزەردانی ساڵی 1366 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی پاش ئەوەی بە شوێنی پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنەیان لە ئاوایەکانی چۆڕونەنا سەر بە ناوچەی مەریوانیان زانی هێرشیان کردە سەر ئەم ناوچەیە. ئەم هێرشە لەگەڵ مقاومەت و بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە. لەم شەڕەدا 15 کەس لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون و 3 کەسی دیکەشیان لێ بەدیل گیرا و چەک و تەقەمەنیەکی بەرچاویش کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ یەحیا ئیمام قولی و هاوڕێ تۆفیق مرادی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ یەحیا ئیمام قولی ناسراو بە فەرهاد مامۆخ ساڵی 1347 تاوی لە ئاوایی مامۆخ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. هاوینی ساڵی 1363 تاوی پەیوەست بوو بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ یەحیا بەهاری ساڵی 1364 تاوی بە هۆی هەندێک گیر و گرفتەوە چووە ناوشار. بەڵام لەو ماوەیەشدا دەستی لە هەڵسوڕانی شۆڕەژێڕانەی خۆی هەڵ نەگرت و دوای چارەسەری گیر و گرفتەکانی هاوینی ساڵی 1365 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و درێژەی بە خەباتی سیاسی خۆیدا. هاوڕێ تۆفیق مرادی ڕێکەوتی چاردەی جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی بانە لە سەر جادەی ئاڵوت لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژ ئاوای شاری بانە تووشی شەڕ و پێکدادان هاتن. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕەژیم وەشاند و چەک و تەقەمەنیەکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ تۆفیق سولەیمانی پێشمەرگەی فداکاری کۆمەڵە و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ تۆفیق سولەیمانی ساڵی 1341 تاوی لە ئاوایی چۆڵاخ سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1361 تاوی
هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی چاردەی جۆزەردانی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سیروس سادقی و هاوڕێ عەبدوڵڵا حەسەن ئابادی لە بەشی سەرشیوی ناوچەی سەقز گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ سیروس سادقی ناسراو بە دوکتۆر سیروس ساڵی 1342 تاوی لە شاری سنە لەدایک بوو. هاوڕێ سیروس یەکێک بوو لە هەڵسوڕاوانی چالاکی شوڕای شاری سنە و یەکێک لە نوێنەرانی شوڕای گەڕەکی ئاغازەمان بوو. دوای گرتنەوەی شارەکان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە لە شار مایەوە و درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. بەهاری ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سیروس ئەندامی کۆمەڵە و پزیشکیاری پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عەبدوڵڵا حەسەن ئابادی لە ئاوایی حەسەناوە سەر بە شاری سنە لەدایک بوو. دوای ڕاپەڕین و لە سەروبەندی هەڵسوڕانی ئاشکرای چالاکی کۆمەڵە لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و وەک تێکۆشەری کۆمەڵە هەڵسوڕانی خۆی دەست پێ کرد. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 15 جۆزەردانی ساڵی 1361 هەتاوی لە کاتی بەڕێوەبردننی ئەمەلیاتێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ گرتنەوەی پایەگەی ئاوایی ئیندرقاش سەر بە ناوچەی مەهاباد، هاوڕێ مستەفا شێخمەندی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە کاتێکدا کە خۆی بە چەند میتری سەنگەرەکانی دوژمن گەیان بوو بەهۆی تەقینەوەی نارنجۆک گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مستەفا شێخمەندی ساڵی 1341 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین لەگەڵ ئاشکرابوونی هەڵسوڕانی سیاسی کۆمەڵە لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و ساڵی 1358 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 15 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی هاوڕێ ڕەعوف زارعی هەڵسوڕاوی فیداکاری کۆمەڵە لە زیندانی شاری ورمێ بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ ڕەعوف زارعی ساڵی 1324 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە یەکێک لە لایەن گرێشێلگیرەکانی کۆمەڵە و خەباتی خۆی درێژە پێدا. ڕێکەوتی 15 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی تیمێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە کاتی بەڕێوەبردننی مەعموریەتێکی تەشکیلاتی لە ئاوایی ئارەنان سەر بە ناوچەی سنە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە گەمارۆدران. پێشمەرگەکانی کۆمەڵە پاش شەڕێکی قورس توانیان ئەم گەمارۆیە تێک بشکێنن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ هۆرموز تەرەقی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ هۆرموز تەرەقی ناسراو بە مەنسوور ساڵی 1338 تاوی لە شاری سنە لەدایک بوو. پاش ڕاپەڕین هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و زستانی ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە.